پرسی موچە ئەم بابەتەیە کە چەندین ساڵە کوردستان کرێکار و فەرمانبەری کوردستان بۆ کەسا کارکردوانی کۆمەڵگای کوردستان لەگەڵ ڕوبەڕوون و ئەوە حاڵەتێک پیشانەدا حاڵەتێکی سیاسی پیشانەدا کە وەکو ئەوە ئەچێت وەکو ئەوە چێ کەسێک هاتبێت ژیان و چارەنووس و گوزەرانی خەڵکی بە بارەمتە گرت حاڵەتێکی لە حاڵەتی چەتەگەریەک چەتەگەری و مافیاگەری بچێت هێزێکی سیاسی ئەوادەیەکەم بۆ چارەنووسی خەڵکی کوردستانیان بەدەستە ژیانی تقریبا 5 ملیۆن بەشەریان وەکو ئەوەیە بە بارەمتە گرت بێت ینی ئەو بە بارەمتە گرتنی لە هەردوو تەرەفەوە دیارە لە بەنسبەت هێزە بۆژوازیەکانی حاکمی عێراقەوە ئەمە نسبەت بۆژوازی دەسەڵاتداری کوردستانەوە بە ئەوەی پێشێتی پارتڕێک وەکو ئەوایە کە خەڵکیان بە بارەمتە گرت بێت ئەمە پێشانی حاڵەتی سیاسی دیاریکراو پیشانەدا لە کاتێکە کە بۆژوازی کورد دەسەڵات و ستاتوسە سیاسیەکەی کەوتۆتە ژێر پرسیارەوە هاتووە ژیانی خەڵکی قوتی خەڵکی موچە و حەقی کارکردنی ئەو خەڵکەی بە بارەمتە گرتووە ئەمە بە بارەمتە گرتنە ئەمە بە بارەمتە گیریە وەکو فڕاندنە وەکو حاڵەتی لەو بابەتەیە کە مەسەڵەن ژیانی خەڵک و موچەی خەڵک و حەقی کارێکە خەڵک دەیکا بەم شێوەیە کراوەتە ئەو مەسەلەی کە چەندین جار مەسەڵەن هەلم رادیو و تەلەڤیزیۆنی پێشنگۆ قسەی سەرکراوە پیشانەدا کە ئەو هێزە حاکمانەی ئەمڕۆی کوردستان و عێراق ژیان و چارەنووس و موچە و گوزەرانی ئەو خەڵکیان بە بارەمتە گرتووە ئەمە ئەم حاڵەتە پیشانەدات ئەم حاڵەتە سیاسی پیشانەداتوە بێ ڕەبتی و لە مبالاتی ئەو هێزانە بەرامبەر بە ژیان و چارەنووسی خەڵکی کوردستان نیشانەدا لەلایەکی تریشەوە لە ڕاستیدا نیگەرانیەکی گەورەی ئەو هێزانە لەوەیە کە ئەگەر بێت و بۆنمونە ئەویان لێ بسێنرێتەوە حەقی دابەشکردنی موچیان لێ بسێنرێتەوە ئیتر ئەو کاتە خۆ معلوم نییە خەڵکی کوردستان خەڵکی هەولێر سلێمانی بۆچی دەبێت ئەو حاکمیەتە قۆڕیان لێ قبول بکات بە معنایەک کاتێک ئەمانە هاتوون ژیانی خەڵکی کوردستانیان کردوتە بەم شێوەیە بە بارەمتە گرتووە دلیلەکەی بە بڕای من لەباری سیاسیەوە دەگەرێتەوە بۆ ئەوەی کە ئەگەر ئەم ئیمتیازە لە بۆژوازی کورد لە دەسەڵاتی حاکمی بۆژوازی کورد لە هەولێر سلێمانی وەربگرتنەوە بۆچی بە خەڵکی کوردستان یان خەڵکی سلێمانی خەڵکی هەولێر ئەم کەڵەگایە یەکێتی پارتی بەسەر ژیان و چارەنووسی خۆیەوە قبول بکات دیارە معناتی ئەمەیە تۆ ڕۆڵێک دەبینە ڕۆڵێکی سیاسی ئەبینی ئاڵوگۆڕێکی سیاسی ئەبینی کە ڕووی لەوەیە کە ئەم وڵاتە یان لانیکەم سەرمایه‌داری لە وڵاتە ڕووی لەوەیە کە خۆی بینا بکاتەوە دەوڵەت و ئابووری و بازارێکی سەراسەری و ئەوانە ڕێک خاتەوە ئەوان لەو نێوەدا هەستاون ژیان و چارەنووس و قوتی قوتی ژیانی خەڵکی کرێکار و زەحمەتکێشیان کردوتە وەسیلەیەک بەردەبازێک یان ژیانی ئەو خەڵکیان لەو چوارچێوەیە بۆ تێپەڕاندنی ئەم جێژاوە سیاسی کە تێی کەوتوین بە بارمتان تۆ زۆر باش لە بابەتی سیاسی دەکەیت کاتێکە لایەنەکان دێنە سەر ئەوەی کە قسە بکەن بۆ کۆمەڵگا بۆ دەستگاکانی ڕاگەیاندن زیاتر وەکو بابەتێکی سیاسی باسەکەن فڵان بەنسڵ فڵان مادە ئەم ڕێکەوتنە ئەمێ جارێکتر لەسەر ئەمە تەئکید کەمەوە ئایا ئەمە بە پرسێکی یاسایی چارەسەرە بێت یاخود سیاسی ئەم بابەتە ئەو پرسە بە تەواوەتی سیاسیە وە پەیوەندی بە ئەو جۆری دەسەڵات و بەڕێوەبردنەوە هەیە بۆ بە فەلسەفەی ئەو دەسەڵات و حاکمیەتەوەی کە ئێستا بۆ بەدبەختی حاکمیەتی ژیانی خەڵکی کوردستانی بەدەستایە چارەنووسی ژیانی خەڵکی کوردستان و هەتا ئەو هێزانەشی کە ئێستا ژیان و چارەنووسی خەڵکیان بەدەستەوە گرتووە معلومە ئەو کێشەیە سیاسیە ئەوەی کە بەپێی کام مادە و لە چوارچێوەی کام مادەی دەستوری فیدرالیزمی قەومی ئەوانە ئەم قەزیانە تەرتیب کراونیان ڕێکراونیان بە شێوەیەک هەل و فەصڵ دەکەن ئەمە بە تەواوەتی هیچ شتێک لەسەر ئەوە ناڵێ لەسەر ناوەڕۆکی سیاسی ئەم قەزیە ناڵێ ئەو پێ دەڵێ کە ئەو حاڵەتە سیاسیە لەسەرەوە هەر لە ئەساسەوە لە سەروی ئیرادەی ئەو خەڵکە دروست بووە پەیوەندی بە ئیرادەی خەڵکەوە نیە پەیوەندی بە بەرژەوەندی خەڵکەوە نیە دوورە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و خەڵکی عێراق و ئەمانە بۆیە ئەمە چێشمەکێشێکی سیاسیە لە نێوان هێزی بۆژوازی هەردوو بەشی
بۆژواسی لە کوردستان و لە عێراق بوو تەرتیبکردنەوەی ئەوراقەکانی خۆیان لە چوارچێوەی هەلومەرجی داهاتوو ئەو دەوڵەتەی ئەو حاکمیەتەی یان ئەو دەوڵەتە سەقام گیرترەی کە قەرارە لە عێراق دەستیان پێ ڕابدا ئیتر شتێک لەو ناوەدا هاتووتە پێش ئەوەیە کە چارەنووسی ئەو ستاتوسە سیاسەیەکی ئێستا لە کوردستانە هەیە لە کوردستاندا هەیە لەو فۆرمەی ئێستادا کەوتوتە بەرامبەر پرسیاری گەورە ئیتر تقریبا ئێمە کەیشتینەتە کۆتایی دەورەی ئەوەی کە پێی دەوترێ فیدرالیزمی قەومی و ئەو حاڵەتەی کە کوردستان پەیدای کردبووە بۆژوازی کورد و دەسەڵاتی یەکێتی و پارتی تێیدا وەکو واقعیەت بەسەر خەڵکی کوردستانە بوو بە ئەمری واقع ئەمە وردەوردە خەریکە ڕەوەندێکی تازە دێتە پێشکە بەرحاڵ ئەو کێشانە ڕاوەستین کاتێک کە موچەدا بەش ناکرێت وەکو لە ناڕەزایەتی مامۆستایان و زۆر بەشی تری چینی کۆمەڵگەدا بینیمان ناڕەزایەتیەکانیان ڕووی لە دەسەڵاتدارانی کوردستانە لە کاتێکدا دەسەڵاتدارانی کوردستان و حکوومەتی هەرێم باز دەکەن هەر کاتێک کە بڕبووچەی هەرێمی کوردستان لە بەغداوە دێت ئەمەدا بەشیان کردووە بەڵام بۆچی ناڕەزایەتی خەڵکی هەر ڕووی لە زیاتر ڕووی لە دەسەڵاتدارانی کوردستانە بەو دلیلەی کە یەکێتی پارتیە کوردستان حاکمن ئەوان لەوێ حاکمن ئەوان لێ ناگەڕن خەڵکی کوردستان سەر دەربێنێ ئەوان فۆرمونە حاضرنی ئەو داهاتوو ئیمکاناتی ئەو کۆمەلگایە بۆ کۆمەلگای کوردستان تەرخان بکەن حاضرن هیچ کارێک بکەن معلومە هێزی یەکەم کە لەو کۆمەلگایە خەریکە ژان و چارەنووسی خەڵکی دیاریەکە بڕیان لەسەر ژیان چارەنووسی خەڵکی ئەدات لەوێت ڕاستەوخۆ کەوێتە بەرامبەر ناڕەزایەتی خەڵکی کرێکار و زەحمەتکێشەوە دروستیش بێ هەروە بێ ئەوەی کە ئێستا هەیە ئەمە پیشانەدا کە خەڵکی کوردستان واقعی تێگەشتون کە یەکێتی پارتیەوە 20 ساڵە 30 ساڵ حدودی تقریبا 30 ساڵە چارەنووسی خەڵکیان بە کۆنەپەرستانە تری شێوە دیاری کردووە هەلومەرجێکیان خۆڵقاندووە کە تیایدا گەنجی ئەو وڵاتە چارەنووسی دیار نییە کاری دیار نییە ئایندەی دیار نییە بەلێشاو خەڵک گەنجی ئەو وڵاتە ڕائەکات لە دەریاکان ئەدات لە تاو ژیان و دیار نەبوونی ئایندەی ژیان و چارەنووسی قەرارە ڕیسک قبوڵ بکات هەر دەورە نادەورەیە ناچارە بێتە مەیدان و لەسەر مەسلەی کارەبا شەڕکار لەسەر مەسلەی نان شەڕکار لەسەر مەسلەی کار شەڕکار لەسەر مەسلەی ئایندەی خۆی شەڕ بکات بەو پێەیە هەروکو باسمان کرد ئەوەی کە ئێستا هەیە یەکێتی و پارتی و حاکمیەتی ئێستای کوردستان ڕێک وەکو ئەو وایە کە خەڵکی 5 ملیۆن خەڵکی کوردستانی بەبارمتە گرت بێت 5 ملیۆن خەڵکی کوردستانی بەبارمتە گرتووە کاری ئەوی بەبارمتە گرتووە ژیانی ئەوی بەبارمتە گرتووە ئازادی ئەوی بەبارمتە گرتووە معلومە خەڵکی کوردستان هەر شتێکی ترش بەیانی لە بەس لە بەرباش خەڵک بێتە مەیدان معلومە یەکەی ئەحزابی سیاسی دەسەڵاتداری ئەو ناوچەیە ئەگرێت ئەو بەشانی تری عێراق ئەگرێت بەڵام ئەوکە کێشمەکێشەکە لە بین ئەو باڵانە چ چوارچێوەیەک پێداکات ئەوە باسێکی ترە معلومە خەڵکی کوردستان دەبێت حقی خۆیان لەو هێزانە داوا بکەن دەبێت چارەنووسی خۆیان لە دەستی ئەو هێزانە دەربێنن و دەبێت دروستترین و واقعیترین داواکاری ئەوەیە کە ئەوانە بەڕاستی سەڵاحیەتی ئەوان نییە کە وەڵامدەرەوەی پێداویستیەکان و چاوەڕوانیەکانی ئەو کۆمەلگایە بن لە کار لە کارەبان حکوومەتی هەرێم دەسەڵاتدارانی کوردستان ئەو بڕە پارەیان بۆ نێت کە بەڵێنیان پێدراوە لە بەغدا و ئەوەی کە وەکو حەقی خۆیان تەماشای دەکەن وەکو مافی فەرمانبەرانی کوردستانە خۆی دەتوانێت موچەی فەرمانبەران دابین بکات وەکو زۆرێک لە خەڵکی داوای دەکەن با من پرسیارەکە وا جواب دەم ئەگەر یەکێتی پارتی حاضر بن دەهاتی کوردستان تەسلیمی نوێنەرانی خەڵکی کوردستان بکەن تەسلیمی ڕابەرانی کرێکاری و جەماوەری بکەن تەسلیمی چەپ و حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستانی بکەن من دەتوانم زمانەتی ئەوە بکەم کە موچە نەک هەر موچە
بگرە زۆر شتیتر زۆر داواکاریتر زۆر پێداویستتری ئەو کۆمەڵگەها دەتوانێت باشترین شێوە وەڵام وەربگرێتەوە لانی کەم سەدان جار لەوەی ئێستا دەتوانێت باشتر وەڵامی بدرێنن ئەوەی کە نایکەن یەکەم شت ئەگەر نایکەن ئەگەر هەیە ئیمکاناتەکەی هەیە ئەمە نایکەن معلومە ئەوە پیشانی ئەدا کە ئەو هێزانە جۆر لە چ جنسێکن معلومە ئەگەر مثلا جوابەکەەوە بێت کە ئیمکانات هەیە مثلا کەسێک بێت حسابی دەخلداهات و ئیمکاناتی بوومرگ و نەوت و هەموو ئەو شتانەی ئەو کۆمەڵگایە بکە و هەموو کەسرەکانی جیا بکاتەوە و پێداویستەکانی ئەو کۆمەڵگایە لە بەسەر بگرێت ئەگەر با بڵێن حساباتی ڕاسی بەوە ئەگات کە دەتوانێت کاربایکی باشتر سیستەمێکی کارەبایی باشتر دابین کات بمەی بێکاریی باشتر دابین کات موچە و کرێ و حەق دەستێکی زۆر لەوە باشتر دابین کات سیستەمێکی تەندروستی زۆر باشتر لەوە دابین بکات ئەگەر ئەم ئیمکاناتە بەم معنایە هەیە و ئەمان نایکرد معلومە ئەوە پیشانی ئەدات کە ئەم جۆرە دەسەڵاتیان ئەم جۆرە حیزبانەکە ئەمڕۆ حاکمیەتی مەملەکەتیان بەدەستە لە جۆرە جنسێکن ئەگەریش نییە و ناتوانن دیسانیشەوە حتمەوە پیشانەدات کە ئەو هێزانە بەڕاستی ئەهلیەت و سەلاحیەتی چرخاندنی کۆمەلگایەکی شاری و کۆمەلگایەکی وەکو کوردستانیان نییە هەردوو حاڵەتەکەیدا ئەمە پیشانەدات وڵامەکە ئەوەیە ئەوە پیشانەدات کە ئەم دەسەڵاتە بە هەموو معنایەک بە هەموو معیارێک دوورە لە ئیرادەی خەڵک پەیوەندی بە ئیرادەی خەڵکەوە نیە ناکۆکە بە پێداویستیەکانی ژیانی ئەو خەڵکە بێکاوتر ئەگەر نا جوابەکارەوەی خاص ئەگەر بەدەستی خەڵکەوە بێ ئەگەر بەدەستی ئێمەوە بێ ئەگەر بەدەستی نوێنەرانی ڕاستەوە خۆی خەڵکەوە بێ ئەگەر خەڵکی کوردستان خۆی ئەم دەخل و داهاتێکە لە کوردستان هەیە تەسەڕوفی تێوەکات زۆر باشتر ئەتوانێت ئیدارەی کات و زۆر باشتر ئەتوانێت هەموو کەسانێکی کە پێویستە بۆ بەڕێوەبردننی شانێکی شایستەتر هەر بە ئیمکاناتی ئێستا فراهەمە معلومە بەرەکەی تری باڵی کێشی ئەمڕۆ کە لە کوردستان لە عێراقا هەیە هێزێکی تری لەوەی کە ئێستا لە کوردستان حاکمە دەسەڵاتدارە کە ئەمانە خەریکن یاری خۆیان دەکەن و خەریکن کێشی خۆیان دەبنە پێش لەسەر ئاساسی وردکردنی ژیانی خەڵک لەسەر ئاساسی بەبارمتەگرتنی خەڵک هەردوو تەڕەفی ئەو داوایە ئەو چێشمەکێشە چ دەوڵەت نوێنەرانی ئەحزابی سیاسی ئیسلامی شیعی دەسەڵاتداری ئەمڕۆی عێراق هەتا قەومی دەسەڵاتداری ئەمڕۆی عێراق لەو بەریشەوە بزوتنەوەی بۆژواسی کورد و ئەحزابە دەسەڵاتدارەکانی لە کوردستان خەریکن کێشمەکێشێکی کۆنەپەرستانە لەسەر ئەساسی وردکردنی ژیانی خەڵک لەسەر ئەساسی بەبارمتەگرتنی قوتی ژیانی خەڵک ئەو یاریە ئەبەنە پێشەوە بەڵام ئەتوانێت چی بکات وەکو دو پرسیارم بیکەم بۆ ئەوەی کە هەر مەسەلەی موچەیە نەبێتە مژدە کە مژدەی ئەوە بدرێت کە موچەی چەند مانگ بەر لە ئێستا لەم مانگەدا ئەدرێت خەڵکی خۆی ئەتوانێت چی بکات و چی ڕێگەیەکی لەبەردەستایە وەکو لە قسە و باسەکانە لە زۆر قسە و باسی ترە باسکرا کۆمەڵگای کوردستان کەنان کۆمەڵگای عێراقیش بەرەو هەلومەرجێکی تازە هەنگاوانێت ئەوەی کە گرنگە خەڵکی کرێکار و زەحمەتکێش ڕابەرانی بزوتنەوەی ناڕەزایەتی ئەم سەردەمەی کوردستان و عێراق بۆ وشیاریەوە ئەم هەلومەرجە ببینن ڕێزی خۆیان ڕێک بخەن ئیتحاد و یەکگرتووی چینایەتی خۆیان ئیرادەی خۆیان بێنە مەیدان بۆ ئەوەی بتوانن کە دەوریان هەبێت لە دیاریکردنی هاوکێشەکانی داهاتووی ژیانی سیاسی و کۆمەڵایەتی داهاتوویان ئەوەی کە ئەمڕۆ ڕوو ئەدات کاریگەری هەیە لەسەر داهاتویان لەسەر ژیانی داهاتویان ئەو کێشمەکێشە بەخاڵ سیاسیە بۆ معنایش دەبێت بتوانن بە شێوەیەکی سیاسی لەسەر ئەو مۆزوعە لەسەر ئەو بابەتە بێنە مەیدان دەرکەوت کە ئاڵوگۆڕی ورد و
چاوەڕوانیکردن لەو هێزانە و دیان دانیشتن بە دیار وعد و بەڵێنی ئەوەی کە ئەم موچە دێ و نایە و ئەمانە بە دەر ناخوا. کاتێک قەرارە خەڵکی کوردستان کرێکار و زەحمەتکێشی کوردستان کارمەند بوو فەرمانبەر و دکتۆر و مامۆستا و لاو و گەنج و ژنی کوردستان بە دیار ئەم وعدە کە قەت جێبەجێ نابێ دابنیشن. ڕۆژی ئەوەیە کاتی ئەوەیە پێزانە خەڵک هێزی خۆی ئیرادەی خۆی نوێنەرایەتی بکات لەسەر ژیانی خۆی بێتە دەنگ و ڕێزی سەر بە خۆی لەو هێزانە جیا بکاتەوە ڕێکخراوە جەماوەریەکانی خۆی تێک بێنێت ڕازی نەبێت بەو یاریەی کە چینی دەسەڵاتدار بە ژیان و چارەنووسی ئەوانەوە دەیکات.